کاک ئاری حەسەن لە سەدی کورسات مەگەزین میوانمانە باز لەم بەرهەماوە بەرهەمەکانی تری و بەرهەمی داهاتووشیەکەین کاگاری بەخێربێی. زۆر سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ کورساتی عزیز کە هەمیشە کۆکەرەوەی هەموو چین و توێژەکان بووە کە بەڕاستی ماڵی هەمووانە. سوپاس بۆ ئەم دەرفەتە کە بتوانین لێرەوە باسی ئەم بەرهەمە تازە و بەرهەمەکانی داهاتوو لایەنەدا بکەین. دەستەکانت خۆش بێت دووبارە بەخێرهاتی. من لە سەرەتای پرۆگرامەکەیە ئەمەژەم بۆدا کە ئەمە تا ئێستا تۆ حەوت بەرهەمت بڵاو کردوتەوە. ئەمە حەوتەمە یان ئەمە هەشتەمە؟ ئەمە بزانم هەشتەمە بزانم. بەڵێ هۆگرت بووم هەشتەمە. زۆر باشە. تێکستەکە هیچیەیە میلۆدیەکە؟ ئەم بەرهەمە تێکست و میلۆدی خۆمە. ئیشی کامێرا و دەرهێنان کاک زیاد ساڵح بۆی کردووە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ کە بەشی سینەمای تەواو کردووە. لێرەوە سوپاس یەکەم دڵنیام کە ئێستا بینەرمانە کە زۆر ماندوو بوو لەگەڵما. ئیشی ئەڕەنج و میوزیک کاک فەرید بۆی کردووە لە ئێران. ئەیتر ئەوانەشی کە لەم کلیپە ماندوو بوون و هەوڵیانیاوە کە ئیشێکی جوان بکەین و زیاتری شەکە بچێتە ناو خەڵک. بەڕاستی من بە بۆنەی پرسەی پورمەوە هەم چەند ڕۆژێ بۆ میشەم بڵاو کردەوە نەمتوانی و گرنگیەی پێبم. یەکێک لەوانە کاژیر ئارام بوو کە توانی لە جیاتی من دەستخۆشی لە یەکەم لێرەوە کە ماندوو بوو بۆی زیاتری شەکە بچێتە ناو خەڵک. هەم کاکە شکۆفەرج هاوکارم بوو لە زیاتر بڵاوبوونەوەی ئیشەکە و لە هەموو پلاتفۆرمەکان. هەم کاکە ڕەوا هەم کۆمەڵێ هاوڕێ عەزیزوانەی کە هاوکارم بوون لێرەوە دەستخۆشیان لێکەم و سوپاس بۆ هەموویان. دەستەکانتان خۆش بێ. شێوازی ڤیدیۆ کلیپەکە تۆزێک جیاوازە؟ بەڵێ. ئەمە چییە؟ حەزم نەکرد درێژە بە قسەکانم بم بۆی ئەمزانی و پرسیارەکەی. بەڕاستیار کە پۆستیشم کرد نووسیم ئیشەکانی من هەمووی با بڵێن ئەگەر بڵین بە شێوازی تەقلیدی چۆنێتی کلیپکردن لیپسن و بۆ نمونە کۆمەڵە شت. بەڵام ئەمەیان ئەگەر ڕازگویانە بڵێم ئێمە سەرەتایش کلیپەکەمان کرد بڵین بە کاک زیادم و دیشێکی وام هەیە میلۆدیەکەم دروست کردبوو هەر بە گیتارەوە وتمەم ئیشەم هەیە وتی زۆر باش. ئیشەکەمان تەنها میلۆدیەکەم دروست کردبوو. شتی وا بێت؟ زۆر وەگوتم هەم لە شێوازی چۆنەڵی دروستکردنی گۆرانی و کلیپە هەستەکەم شتێکی جیاوازمان کرد. گرنگە بۆ دەرهێنە گوێی لەو ئیشە بێکە کلیپی بۆکە. ئەگەر بۆ نمونە بە حالەتێکەوە تۆ پێی بڵێ ئەم ئیشەم هەیە یەک دنیا فکرەی جوانی بۆیە. ئیتر لە ڕاستیە ئەویش ڕامان بڵێن ئەوە بوو کە بۆ نمونە هاوڕابووین کە ناتوانرێت لیپسن بکرێت لەبەرەوەی شەکە ئامادە نیە تۆ بە لیپسنەوە گۆرانێکە بڵێ. تێبینی ئەوم کرد لە هیچ شوێنەکە تۆ گۆرانێککە ناڵی نایڵم. بڵێ نایڵم لیپسنیتیان هیچی تیانە لەبەرەوەی هەم بەڕاستی نازام ئیشی وام نەبینیوە نابێ بڵێم بۆ نمونە چۆنەڵی با نەبێتە وەسفی خۆمان ئیشی وام نەبینی بوو بینیومە بۆ نمونە بە فۆتۆیەک بە بڵێن فۆتۆگرافیک زۆربەی هونەرمەندەکانیش بڵاوەکەنەوە. بەڵام تێکەڵگرنی ڤیدیۆگرافیک و هەم فۆتۆگرافیک و ڕاستی قورسە. اینجا ماندووبوونی ڕاستە بۆ نمونە خەڵک سەیرەگا لە شتێکی سادەیە لەوانێ زۆر لەوە جوانتر بکەم. بەڵام لە ڕاستیان ناڵم کاتێکە بۆی ناردمەوە ئێمە تەنها دوو ڤیدیۆمان کردوتی دوو ڤیدیۆ کۆمەڵە ڕسم لەبەردەسایە. تەنانەت پێم وتم ناومێت دەکردم ئەستەکەم شتەکە باش نەبێ دیکە بۆم نردیتەوە ڕای خۆت بڵێ. تر بە ڕاستی ئەویشەی لێ دەرچووکە سوپاس بۆ خوا بەدڵێموانی. کامیان کاتی زیاتر ویست وێنەگرتنەکەی یاخود ئیدیتینەکەی؟ لە ڕاستیە ئەگەر بڵێم هەردووکیان کاتی ویست ئینجاوە تقریبەن دیارە کە جلی هاوینەم لەبەرایە ماندوو بووین بەبێ ستافێکی وامان لەگەڵ نەبوو. دایمە بە کاک زیاد دەڵێم ئەوەی کە ئیشەکەی کردووە دایماڵم لە ناو سیارەکە شتەکانماندا نابوو بە تیشێرتێک هینی خۆمە سریارە خوشتۆم هێڵا کاک زیاد من ئامادەم هیچی ناوی زیچ لە یانی بەڕاستیەوە گوتم شتێکی جیاواز وتم پێویست بێ شتە ناکە با ئێمە خۆمان بین شتێک بکەین کە بۆ نمونە
چۆنەڵی هەر شتێکی زۆر زۆر سادە و ساکار و ئەو هەموو بۆ نمونە گۆرانیە ستافێ وەک تۆوتت مایکە بوو نازام شەوقی کامێرە و کۆمەڵە شتوتم با بە سادەی بڕاتە ناو خەڵک بزانانی شەکە بەم شێوە بێت لەبەرەوەی شەکانی ترم ماندووبوونی زۆری پێوە دیارە اینجا ستافی زۆرمان لەگەڵ بوو بەڵامیان بڕیارمانە کار بەو شێوە سادە وڵای شەکانی تریش بە هەمان ستایلە یان ئەوانی کە هەر هەمووی ئیشی لبسنی تیا هەمەیە کەمیشون کە بەو شێوە بێ وەگوتم بڕیارمان ناکە هەر بە فۆتۆیەک وڵایکەینەوە دوایە کاکزاد وتی نا من ڤیدۆ شەکەم دڵنیام فکرەیەکی باشمەوەیەوە گوتم کاکزیا زۆر کەسێکی لە هاتووە سینەماکارە و بەشی دەرێنانی تەواو کردووە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ تر سواز بۆ خواویشە جوانەی لە دەست ئەو بوو یان خۆشت بەشدار بووی یان بیرۆکەکە لە ڕاستیە من و ئەو شاریاری براش هەر پێشەوە دانیشتین وتمان شتێکی واکەین هەرچەنە ئایانوت شتەکە لەوانەیە قورس بێ و من هەر ئەموت کاکە زۆر ئاسایەوێت ویستمان لە ڕاستیە ویستمان کچە مۆدێل بەکاربێنین بەڵام دوایوتم پێویست بۆش ناکە باخۆمەوەشمان ناوێت وەر بە سادەی گوڵێکمانە ناو لەسەر پاسکیلێکی کلاسیکەوەمان دروست کرد زۆر باشە کە بڵاوت کردەوە فیدباکی خەڵک و ئەوان کە گوێن لە دەنگی تۆ بۆ چی بوو سەر بەرهەمان زۆر زۆر باش بوو من حەزمە کرد لە ڕاستیاوە گوتم دووبارەی لەمەوە بەبوونی پرسەی پورمەوە ئەو مەجاالم نەبوو زۆر گرنگی بەمە بەم لە بەرەوەی تەنها 3 ڕۆژ بڵاوم کردەوە بەڵام حەزمە کرد کەسێک نامە بنێرە بڵێت بە ڕاستیە میشە یعنی هەر زۆر ئاسایە کۆمەڵێک بۆ نمونە بڵێن یا دەنگ باش نیە میوزی یا بۆ نمونە شێوازی کلیپ تێبینیەکان بڵێ لە جیاتیەوە کە دەستخۆشیم بۆ هاتۆ نامەی زۆر کەسیوا بووە بڵین هاوڕێی نزیکم دوای ماوەیەکی زۆر بە ساڵێک بۆ قسەمانە کردەوە بۆ میشە نامی بۆ ناردوم بەڕاستی خەڵکی با بڵین ئەوانەی کە شانۆکارن هەم هونەرمەندن هەم میوزیسیان هەمویان نامیان بۆ ناردوم و دەستخۆشیان لێ کردوم اینجا نەبێ بە مۆزۆی وەسفکردنیەکێک لەوانە کە سیڤانە باسی خۆمان بوو هەم گۆرانەکەی شێرکردم سوپاسێکم هەم زۆر بەدڵی بوو کە سیڤان کەسێکی ئەکادیمی هونەرمەندێکی زۆر باشە بەڕاستیانیەوە گوتم حەزمە کرد چۆنەڵی کەسێک بڵێت ئیشەکانی کەت باشتر بوو بە ئەمیشە دوانە بووە بەڵام بەڕاستی هەموویڵێت تۆ ئەمیشە جوانە لە بەروی هەم تێکست و میلۆدی خۆتام فکرەکە شتێکی جیاوازە سوپاس بۆخوا کاری لەم شێوەیە کە بە تۆمارکردنیان بە ڤیدیۆ کلیپەکەەوە زۆر سەرقاڵە بیت و با بڵین کاری زۆرتیایە ئەمە و سەرنجڕاکێشیشەوە لە گوێگر ئەکات ئەوەندەی وێنەکان با بڵین سەرنجی ڕاکێشن ڕەنگە زۆر خەیاڵی لای دەنگەکە نەبێت ئەمە کار ناکاتە سەر ئەوە زۆر ڕاستە مەبەستەوە کاتێک کە کلیپ شتێکی سەرنج ڕاکێش بێ بەڕاستی من هەر وەک وتم سەرەتا وتم بام جارە خەڵک زیاتر بۆ نمونە گرنگی بە دەنگی خۆم بە بۆ نمونە نازام گرنگی بە خۆم بە من کە هەمیشە چۆنەڵی لە دەرەوە چۆنم بڵین لە من کەسێکم لە ناو ئەو کلیپەی کە بۆ نمونە پیشانێ من کەسێکم بەم شێوم زۆر ئاسای خەڵکیش لە دەرەوە بە هەمان شێوە بمبینێ ئەگەر بۆ نمونە بە هەمانە و جلانەی کارکتەری خۆ بەڵێ کارکتەری خۆم بێت چۆنەڵی زۆر جارەوە دنیای با بڵین شێوازی کلیپکردن و با بڵین تەنانەت بۆ بە مارکێتینیش خەڵک زیاتر شتێکەکە کە لە ناو ئیشی کلیپکردنە کە بۆ نمونە شتێکی سەرنج ڕاکێشی تیاابێ هەم وەک گوشە هەم وەک با بڵین نازانم ئەگەر کچە مۆدێلێکی بەناومان بێ شوێنێکی زۆر زۆر با بڵین ڕاقی و سەرنج ڕاکێش بێ بەڵام تۆوالێک گوێگرەکەی کە چۆنەڵی خەیاڵی لای دەنگەکە نەمێنێت باشتر وایە کە زیاتر خەڵک گرنگی بە دەنگەکە بات وەگوتم بەڕاستیە میشەوای لەکردم کە وەگوتم زوو قساکەین لەگەڵ کاک زیاد کە شتی زۆر زۆر باشترمان لە خەیاڵایە و ناتوانم لێرە واسیکەم زۆر جارەڵێم جای و قسەمەکە کاکە چەند ڕۆژە دوای شەی ئەمە ئیشی هونەرمەندێکم بینی زۆر بە ناوبانیشە بەس کوردی نییە تر بۆ کاک زیادم ناوتم کاک زیاد بەس نەبوو من بڵاوم کردەوە ئیشەکەی ئەمە ڕێک هەمان شت ڤیدیۆ و فۆتۆی تێکەڵ کردوە زۆر باشە بەڕێستان کوڕی شاعیری میلی
خامۆشن ئەمە بەڵێ کاریگەری لەسەر تۆ هەبووە کە تێکستی بەکەمەکانت پێم وابێ بەشێکی زۆری هی خۆتە یان هەموو هی خۆتە. بەڵێ زۆر ڕاستە لە ڕاستیا خات و کوردستان هەرچەنە هەم منم شاریار درەنگ دەرەکەوین ئەوی شاوەیە زۆر جار لە هەرچەنە وەک پێشتر وتم هەر کات کورسات پێیان وتبم دەسم نە ناوەڕانەوە لەبەرەوەی بەڕاستی شانازیە کە لە کەناڵێکی کورساتەوە دەربکەوی هەمووەک قسەکردن هەمووەک بەرهەمەکان لەوێ دەربکەوی هیچ کامان چۆنەڵی ئەو دەرفەتەمان بۆ نەڕەخساوە کە باسی باوکمان بکەین. باوکم هاوڕێی هەردوو شاعری بڵێ ناوچەی پێنجۆن قانە و مفتی پێنجێنیە هاوڕێ بوو نەرچەنە باوکم بە تەمەن لەوان مناڵتر بووە. اینجا شارەکانی باوکم کلاسیکی زۆر با بڵێن سەرفە هەم چۆنەڵی هیچی کەمتر نییە لەو شاعرە کلاسیکە کۆنانە بەڵام ئەوەیە ئەویش هەمیشە ئەڵم ئەویش هەر وەگەمە شانسی نەبووە چۆنەڵی بەڕەحمەت بێ پێش مردنی خۆی ئەویست بڵاو بێتەوە دوای مردنی خۆی تەنا گوڵبژێرێکمان لێ بڵاو کردەوە ئەویش بەو شێوازە نەبوو بەڵام هەم شارەکانی تێکستی هەم میلۆدی هەیە باوکم وەک خۆ دوتی تەسیریەومان بۆچی شعرەکانی ئەوت نەکرد قورسە بەڵام لەوانەیە لەگەڵ شێوازەی تۆشانەیەت لە ڕاستی ئاوای لێ کردم کە چۆنەڵی هەرچەنە وتم باسی ناکەم بەڵام هەر تەنها یەک ڕوونکردنەوەی بچووکەم هونەرمەندێکی زۆر گەورە داوای میلۆدیەکانی باوکمی کردووە با سوپرایز بێت لە داهاتووە کە کێیە ئەیکات بە گۆرانی دوو میلۆدی زۆر بەدڵ بوو خۆشم ئەو وای لێ کردم کە سەیری شارەکانی باوکم کردەوە دوو میلۆدیم بۆ دروست کردووە شتی کوردی جیاواز لەم ستایڵی خۆمەر چۆنە من زیاتر با بڵین لە پۆپ سونەتیایی شەکەم بەڵام هەستەکەم زۆر کوردی ئەو دوی شەکە دروستم کردەوەیش تاسیری و هونەرمەندە گەورە بوو کە وای لێ کردم ئەو تێکستانە بکەم بە بڵێ میلۆدی بۆ دروستکەم هەرچەنەوە گوتم باسی ببوورە درێژەم یا بە قسەکانم خەڵک لەبارەی باوکمەوە زۆر نازانێ بەڵام باوکم هەم هاوڕێ حەسەن زیرەک بووە هەم دوو هۆنراوی شارەکانی حەسەن زیرەک هەرچەنە خەڵک بە فۆلکلۆر لی تێگەشتووە دوو لە بڵین هۆنراوی گۆرانەکانی حەسەن زیرەک شاری باوکم بووە نازام لە ڕاستیا و مێژۆ نازام لەبەرەوەی ئەو سەردەمەی کە باوکم مردێمە کەسێکی چۆنەڵی با بڵێم هەرزەکار بووم قەدریەوەم نازان کە پرسیاری مێژووی لێ بکەم بزانم چی ڕوویاوە بەزەمیشەی و لەگەڵ حەسەن زیرەک پێکەوە گۆرانیمان و تۆ کاتی خۆی نازام دایکشم ئەو هینەی نەماوە بە تەمەنە هەمیشە پرسیاری لەگەم ئەڵم ساڵی چەند بوو کاتی خۆیمە بڵین لە گەڕێکی چوارباغ بووین نازام ساڵی شەستەکان یا پەنجاکان باوکم حەسەن زیرەک گۆرانیان و تۆ پێکەوە دیار هەر لەو کاتەیە ئەو دوو شارە یاوپی بەڵام هەر بە فۆلکلۆر لە کاتی خۆیان تۆمار نەکرد زۆر ڕاست ئەفەوتێن ئاماژەم بە بەرهەمی نوێت کرد نوێشت هەیە ئەو بەرهەمە چۆن هەمان شێواز و هەمان ستایلە یان بەرهەمی نوێوە گوتم میلۆدیەکی باوکم دوو میلۆدیم دروست کردەوە بەڵام میلۆدیەکیان زۆر باوڵێن خۆم بەدڵمە کە بیکەم بە گۆرانی بەڵام ئیشی داهاتووم تەواو بووە هەر ئیشی کلیپکردنی ماوە دانیشتین لەگەڵ سیڤانگوێی لێگرتم قەیناوە تۆش ببی بە دووەم کەس شاریار گوێی لێگرتووە تەواو بووە بەڵامیشی کلیپی ماوە ئەگەر لە ڕاستیامەوە باسی بکەم کێشە نییە بەڕێ تەواو بووە ئیشێکی نیشتیمانیە بەڵام نیشتیمانی بە مانایەکی جیاواز نیشتیمانی جۆری هەیە با بڵێن ئەمەی من شاعری براگەورەکەم ئێمە سواز و خوار وەگینەڵە لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە توانای شعر نووسینمانەیە من کەمێک زایفم لە شعر نووسینە ئەو لەم دوایە ئەو تێکستەی خۆم کرد بە گۆرانی شعری براگەورەکەم و شعرێکی جیاوازە با بڵێن هەم ئازاد و ئەم کلاسیکە یعنی قورسە میلۆدی دروستکردن بۆ شارانە هەر ئەگەر کاتمانە بە ئاسار تۆزێکی یەک تۆزە شارەکەی ئەڵێت من نامەوێت لێم بڕەنجەی هەر دێمەوە بۆ باوەشت نیشتیمانم دەمن چی بکەم دەست و پێکانم وا بەندە نەوەک دڵم بەڵکو ڕۆحیشم پێم دەڵێ بۆ بینینت هەراسانم یعنی شتێکی وایە ئەمە باسی بۆ شارەکە بۆ کوردستان و باز لەوانە کاکە
بڵین چۆنەڵی بە مەبەستی ئاوارەی بێ کوردستانیان بەجێشتووە بە مەبەستێکی تایبەتی بێ دوورن لەم نیشتیمانە جوانە و ناتوانن جارێکی کە بگەڕێنەوە ئەیتر هیوادارم لە ئایندەیەکی نزیکا بتوانم بڵایکەوە. ڤیدیۆ کلیپەکەی بەم نزیکانە دروست هیوادارم نازانم چۆنیە بێ بۆ قسە لەگەڵ کاکزیاد کردوتی جارە ئێمە تەرکیزمان لەسەر میشە تازەیە. زۆر باشە بەرهەمەکات لەکوێ بڵاوەکەیتەوە؟ بەرەمی تازە ئەم بەرهەمە هەمووی بەڵێ لە ڕاستیە ئێستا چۆنەڵی هەرچەنە من بە شانازیەوە گەر چۆنەڵی بەرەمەکانم هەموو کاتێک نردومە بۆ کورسات اینجا نردومە بۆ ڕادیۆش بەڵام ئێستا بە ڕاستی هەمووی لە یوتوب بڵاوێکاتەوە ئێمە یوتوبێکی هاوبەشمانەیە بە ناوی شاریاری برامەوە هەمووی شەکانمان لێوێ بڵاوکەینەوە و لە هەموو پلاتفۆرمەکانی کەشوە گوتم کاکەشکۆ فەرج ئەوی شانەمان بۆ کات و لێرە و سوپاسێکم. ئیتر بۆ گوتم لە پلاتفۆرمەکان وەک ئینستاگرام و فەیسبوک و سپۆتیفای و نازانم کۆمەڵی شوێنی کایە و هەم لە یوتوبی خۆمان. زۆر باشە بە هیوای کاری باشتر زۆر سپاس دەکەم کەم ئێوارەی میوانی ئێمە. زۆر سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ ستافا عەزیزە و دووبارە بەخێر هاتی. زۆر سپاس.